پرۆگرامی ئەم جارەی سیکەس لەسەر خواردنە. ئایا خۆشترین خواردن لای تۆ چییە؟ سەروپێ، کەباب، شفتە، گۆشتی برژاو، نانە وڵاب لێ بەرز بێ کفتێ، شلەی بامێ، سەروپێ، دۆڵمەیە، سەروپێسکە، کفتە، خواردنی هەلیسە، بریانی، یاپراق کەبابە، برنج و فاسۆلی، برنجی کوردی، دۆڵمە و یاپراق، کەبابە، کفتە، دۆڵمەی هەولێری، کەباب، کفتەی ڕوانزیان خۆش، تەشریبە، برنج و فاسۆلی. یاپراق هەموو خواردنی لای من خۆش. تۆڵەکە سوورکردنەوە زۆر خۆشە. حەزم لە خەرە خەرمانم. دۆڵمە حەزی لێ دەکەم. نان و پیازیش خۆش. مامۆستا کەمال زۆر شکرە و بە نان و پیازیش ڕازیە. ببینین و بزانین هونەرمەند عەلی ئەحمەد چۆن وەڵام دەداتەوە. وەڵاهی تەبعەن ئەوەی داوەتت دەکا حتمەن خۆشەویستە. هیچ کەسێک نییە ئەتوو داوەت بکا و ڕچی لێت بیتەوە. لەبەر هەندێک دائیمەن ئینسانی خۆشەویستی داوەت دەکا و ئەو کەسانی ئەمنیش داوەت دەکەن طبعاً یەک لەوانەی کە زۆر ئەمنیان خۆش دەوێ و زۆر ئەمیش خۆشیانم دەوێ و هەر کەسێکی داوەتم دەکا سپاسی دەکەم ئەمن داوەتی بکەم هەر سپاسیان دەکەم کە داوەتەکەیان قبول کردم. مام عەلی، دەزانین تۆ خۆشەویستی لە ناو خەڵک، بەڵام لەم پرۆگرامە دەرفەتە داوەتێک بەملی کەسێک دابێنە. کاکە گیان ئاخر کورە بە قورئان ئەمن دۆست و خۆشەویستانم گەلە زۆرن کە داوەتم دەکەن. یعنی ئێستا ئەگەر ناوەکان بژمێرم دەبی 50 ناوی بژمێرم. بەڵام ئەوان ئەستا کە دەرێم دۆستە خۆشەویستە نزیکەکانم ممچینە ئەوان بەخۆیان هەموو بزانن چێ دۆستی خۆشەویست و نزیک من لەبەر هەندێک هاتارویەکێک بیاژمێنم داقیران دەبی ببووری. بە قسەی مام عەلی بێ هەرچی هاوڕێی نزیکی مام عەلی هەیە دەبێ داوەتێک دابنێ و داوەتی بکە. ئەم جارەیان لە هەواڵ عوسمانمان پرسی بابزانین ئەو حەز دەکات چێ داوەتی بکە. چێ داوەتم بکە؟ حەزەکەم سۆزانی ڕەفیقم داوەتم بکە، کچێکی ڕەفیقمە بەردەوام داوەتیش مەکا یعنی بەس حەزەکەم هەر داوەتم بکات چکە زۆر خۆشەویستە لە لام و ئێوارێش خۆشبەختانە داوەتی ئەوم. ئەو خوای یعنی ئەمن وەکو بابم بە ڕەحمەتی زۆر حەزمان لە داوەت نییە، بەڵام هەمیشە حەز دەکەم پیاوی هەژار و فەقیر داوەتم بکە، چکە ئەو داوەتە لە بنی دڵی دێتە دەری، زۆر لە خۆی دەکا هەتا نانەکەت بداتێ. بابم دائیمەن زۆر جار پیاوی دەورەمەند داوەتی دەکرد نەدەچوو، کە هەژارێک داوەتی دەکرد دەچوو دەمگۆ بابە لۆ دەیگو کوڕم دەگۆ لە بنی دریەوە داوەتم دەکا ئەگەر نیسکەکیشم بداتێ دەگو تابەکی زۆر تایبەتی هەیە. وەڵا حەزەکەم هەموو ملەتی کوردە ئەوازمان بکا و لێمان بپرسێت و کە حاڵمان بپرسێت کە ئەمە ژیانەکەمانە. بینەرانی عەزیز، ئەوەی ئەو بەرنامەیە دەبینێ با مەوعیدێک دابنێ و مامفایق داوەت بکات. بابچینە لای هونەرمەند عەبدولی حەمەدجوان، بابزانین ئەویش حەز دەکات هەموو خەڵک داوەتی بکات. وەڵام من حەزم داوەتی کەس نییە، ئەو کەسی کە داوەت بکە ماندووە بێ پارە سەر بکە. لەم ڕۆژەکە پارە نییە حەزام کەس پارە سەر بکە و کەس داوەتی کەس نەکا باشە. مامۆستا عەبدول، بەینی خۆمان بێ داوەتیش خۆشە گەر گڵاسە شەربەتێکیش بێ. دێینەوە لای ئەکتەری کۆمێدی عەلی عەبدوڵباقی، حەز دەکەی چێ داوەتت بکات؟ وڵا زۆر پێم خۆش ئەمە خەڵکی داوەت کەم، بەڵام ئەگە وەکو داوەتیش بێ هەر دۆست و حبابەکانی خۆمان بەڕاستی. بابزانین بەشداربووەکانی تر حەز دەکەن چێ داوەتیان بکات. حەزم دەکرد ئەو خۆشەویستە وایە بەداخە و زۆرم خۆشەویست یعنی بۆ هەتایە لەبیرم ناچێت کاکە یاسین خوا عەفویکە. من لە دایرە فەرمانبەرێکمان لایە مشریفە سەرپەرشتیارە ئازف کەمانچەیە ناوی مامۆستا هەزانە، دەستوپلی خواردن و دروستکردنوانیش زۆر بەلەزدەوت و بەتام و ئەوەیە لێرۆ پێی ئەڵێ مامۆستا هەزان لە باخەکەی خۆت داوەتێکم بۆ بکە. غاندی برادری منداڵیم بژار سەلیم کە لە بەشی فرۆشتم و لە یەک لە کۆمپانیاکانی ئۆتۆمبیل، ئەو بەڕاستی شتەکانی هەموو پوختەیانی کە داوەتیشم کە دڵنیام کە شتێکی چڕوپڕ دەکەن. وەڵای کاک بارزان حەزم لە داوەت و داوەتکاری نییە، زۆر زار داوەتوانی ڕەبز دەکەم بەس ئەگەر ئەوە بێ ئەتوو داوەتم بکە. من خواردن لام مهم نییە، گرنگ نییە، مهم ئەو کەسەی داواتم کات ڕێزم بگرێ ئەوجا هەر کەسێک بێ. وەڵای هەر کەسێک داوەتم بکە من ئەگەر ئەو من قبولکە منیش قبولەکەم بە هەموو دڵێکەوە. بەڕەحمەت بێ داواتی حەمەد جەزا بووین هونەرمەندی گەورە حەمەد جەزا
زۆر خۆش بوو ینی خواردنێکی کوردەواری و قەل و ئەو شتانە دعوت خۆشە بەڵام بەڵام حەزم زۆر لە خواردن و داوەتی دایکمە. هاوسەرەکەم حەز دەکەی بە چ خواردنێک داوەتت بکات؟ حەزەکەم بە کەواب داوەتم بکە. لە مێژە داوەتی نەکردووی؟ ناتازە داوەتیشی کردو. وڵایی هاوڕێم هەیە وەستایەکی زۆر چاکە لە خواردنە یعنی کە ناوی کاگەنۆری مەلایە وەستایەکی زۆر شازە یعنی ئەو خواردنی ئەو دروستیەکە بڕوان ناکەم هەفتە وەستای ژن بتوانێت ئەو خواردن دروست. والله هاوڕێ مامۆستا تەڵعەتە کاگ ئیسماعیلە ئەوانە دۆستی قەدیم کۆمەڵک برادری تریشم هەیە ئەوان زۆر عەزیزن لەلام. حەز دەکەم ئەو کەسێک کە لەلام گەورەیە و بە قەدەر بوونیش خۆشم دەوێت. زۆر پێم خۆشە کوڕەکەم کچەکەم داوەتم بکەن. والله هەر کەسێک کە خۆشم بێت و کەسێکی نزیک لە خۆمەوە بێ حەزەکەم داوەتم بکات و بە خۆشحاڵیشەوە. پرسیارێکی زۆر جوانە کەسێک هاوهینی خۆم بێت کەسی دەوڵەمەند و کەسی مەسئول و کەس و ئەمانە برادری زۆر حەزەکەم داوەتم بکات چکە بۆی بتوانم یەکسەر داوەتی کەمەوە. حەزەکەم چێ داوەت بکە ئینسانی هەر ئینسانێکە خۆشم بێ و بە کەسێکی دڵسۆز بێت پێم خۆشە و بە پێ خۆشحاڵیەوە حەزەکەم. ئەو کەسانەی کە خۆشمەوێن. حەزەکەم یەکێ داوەتم بکە کە خۆم داوەتم کرد بێ پێشتر. من کەسانێکی زۆرە ناسم بەڵام ئەوانەی هاوڕێتیان بکەم کەمن هاوڕێتی هەموو کەس ناکەم بەڕاستی هاوڕێتی کەسێکم کە زۆر بگونجێ لەگەڵ خۆم بەتابەت ڕەوشی لەگەڵ خۆم بگونجێ کەسێک بێ زۆر دەرێ بکە بە خۆی و بە دەوروبەری و وەڵاهی من برادر و دۆست و هاوڕێم زۆرە بەڵام حەزەکەم داوەتێکی ماڵەوە بخۆم خێزانەکەم. ئاگاداریەک لە هونەرمەند عەبدوڵڵای خەیاتەوە بۆ هاوسەرەکەی تکایە بە زووترین کات داوەتی بکات. ئیمزا عەبدوڵڵای خەیات. مامۆستا حەز دەکەی چێ داوەتت بکات؟ حەزەکەم گۆڤار داوەتم کە گۆڤارەنوە بەپی هینەکەی بوعدە طەبیعیەکەی خواردنیان خۆشە. بە قسەی کاک ئەحمەد بێت داوەتی قەڵەوەکان زۆر بە لەزەتە. کاک گۆڤار ئەی جەنابەت حەز دەکەی چێ داوەتت بکات؟ وڵی پێ خۆشە با داواتم بکە. لە کۆتا پرسیاری ئەمانقەیەدا دەپرسین تۆ چ جۆرە خواردنێک دەتوانی دروست بکەیت؟ ئایا لە ئیش و کار یارمەتی خێزانەکەت دەدەی؟ ئەمە لەوە دێ من هەمیشە ویستومە لە منداڵی ویستمە متمانم بە خۆم بووە حەسیشم کردو خۆم چاوەڕی دەستی کەس نەبووم. یعنی من خێزانم هەموو جۆرە خواردنێک گەزانێ بەڵام واش هەر پشت بە خۆمە بەسم لە ماڵیشەوە تایبەت ئەگەر میوانی زۆریش بێ ئەو کارە ناکەم و بەلامە زۆر ئاساییە. وەڵاهی یعنی ئەمن بە خۆم خواردن بڕێم زۆر ئامادە ناکەم بەڵام ئەگەر بچینە سەفرە و شتیوە ئەگەر تکە و بابوو ئەو شتانە بەم ئەوە زۆربەی زۆری خۆم دەیکەم بەڵام مەسەرەن عادەتەن نانی بەیانیان ئەگەر خێزانم چکە دەوامی هەیە جاری وایە لەمارێ نییە دوو هێلکەی لە ڕوونی دەکەم یا دوو هێلکەی دەکورێنم بەڵام ئەگەر لە شتەچی بی کوبیکەم ئەگەر بە خۆشم نیکەم بە خێزانم دەرێم خواردنەکەم لۆ ئامادە بکە ئەبەو شێوەی مەسەل لەو شەوانە گوتم سعات دەبوو ژانە سەرشی زۆر بۆ خۆتم لێ بووی چم پێ نەخرا دوایی تۆ زەکاتمەوە سەرخۆ گوتم حەز دەکەم هێلکە و ڕوونەکەم لۆ بکەی وەڕام کەرە و زیهورد کە بەستەداکە على العموم ینی هاوکاری مارێ دەکەم ینی لە ئیش لە کار و لەو شتانە بەڵام خواردن زۆر ئامادە هیچ نازانم هێلکە ڕۆنێکم ئەگەر بە زۆر ناتوانم هێلکە ڕوونێکی بکەم ئەزانین بۆچی مەوزوعەکە چێ مەوزوعەکە خراپە شتێکی باش نیە چون کاتی خۆی کە خەڵکە چۆ دەرەوە بۆ مامۆستا چوومە دەرەوە هەموو ڕژە دەرنزی دەربەنجیخان دانیشتم دایکمە ڕژێ چکە باوکو سایق بووە ئەچۆن نەقلات یەکسەر خواردنەکە بە گەرمی بۆ ناردم قاپەکان و قاپ و قازاکەم بۆ ناردووە لەبەر فێریش خواردنی نەبوو لەبەر داواتان لێکە بکەس ئێستا لە ماڵن ئەم بەیانی هەستەوەم ئەڕۆم هەستەوەم ئەبێ هەموو بەیانێ ماڕۆ هەڵنەزە چاو شتم بۆ لێنێ نایزانم شتە حازرکەم تەمەڵیشەوە شتێکی باش نشتی هیوا زۆر پێم خۆشحاڵێت توان برنجکەمە توان مشلە بکەم خۆشی ناتەم هێلکە ڕوونێکی بکەم دەواز منێت خوا باواز شتیوان نەڵێن نەوەڵا بەس دایک مناڵەکان وەم نەخۆشی بزەخت و دڵ هەڵەسێ بۆمان ئاشەکایەمەش شکر خواکەین و ئەی خۆی یارمەتی خەزانەکە دەدەیت
ئەرە وەڵڵای ماڵ و مناڵم چشتێکی پێ بێ ئەوە نەدڵم خراپە ئەومە گیریۆ بووی بەڵێ بە دڵنیاییەوە ڕەحمەتی لێبێت لێرەوە هەزار ڕەحمەت لە گۆڕی بەردەوام حەزی لە ماسی بوو بێکۆ ماسیمان حازرە کردایی مەیکڕی زۆر هیوایەتیەکێک لە خواردنە سەرەکیەکانی ماسی بوو و ئێستا لەوتی ئەوای لاتۆتوانم بڵێم ماسیم خواردووە بەس خۆم نەمکڕێ لە ماڵەوە لێ نێمانی پێخە بە فڕنەوە بیبرژێنم والله من لە ماڵی خواردی ناکەم بەخۆیان دەکەن لای خۆم ئەوەی خواردن نازانم دروستیکەم بەس هێلکەڕۆن ئەزانم دروستکەم زۆر ئازانە زۆر کۆڵەوارم لە خواردن دروستکردن زوربەی خواردنەکان بەڵام ئەوەی کە خۆم تۆزێ سەلی قەوشتم تای هەبێت مریشکی کوڵاوە بە پەتاتە و گێزەر و ئانا زۆر جوانەتوانم دروستی کەم لەگەڵ تەبان پڵاوە برنج وەڵا خۆی ئێمە نەریتێکمانەیە کە هاتم و بەق و وتم تۆ بڕۆ دەرەوە ئەزانێک کە خواردنیش خۆش دروست دەکەم زۆربەی خواردنی ئیتالیەکان من نەیزانم خەبیرم تایە کە حەزم لە خواردنی ئیتالی بێ بە ماڵەوە ئەڵێ مەڵم تۆ بڕۆ دەرەوە تە خۆی ئەزانێت کە ئیتالیا لازانیاکەم یان سکەلۆپەکەم یان ستیگەکەم یا شتێکی ئیتالیەکەم چە خۆشم نووسنمە وڵا برنج فێر بوومە کنتاکی دەتوانم ئەوی شار لە ڕێگەی چەند بەرنامەی خۆراک و کە بەشدارین تێدا کرد هێلکە ڕوونەکەژەوە هەر ئەساسی بناغەی شتزانینم بوو من ئەوەی ڕاستی بێ خێزانەکە مامۆستا بوو دایکم لە ماڵ لەگەڵمانە بوو دایکم ژنێکی بڵێن ژنی ماڵ بوو هەموو خواردن دایکمی کرد خێزانەکەم خواردن نەکرد بەڵام کە دایکم ئەمری خوای کرد خێزانەکەم دەستی بە خواردن کرد ئێستا خێزانەکەم نەختێک بڵێن تەواو نییە من بەیانیان چای بوو ئەەکەم خۆم هەڵەسم چکە لە ماڵەوە کەسی وامان نیە بەس کچێکەکەمە ئەویش لەوانەیە مادووە یا مەسەلەن شەو تا بەیانی خەریکی دایچێتی و بەیانەکەی ئەڵم تۆ بخەوە من چای بۆ ئەەکەم بەڵام خواردن نازانم بەداخەوە وەڵاهی مەگەر کاتێکە میوانمان زۆر بێت ینی بەردەستی بکەم ماستا و حازرکەم و نان تەڕ بکرێت یان نان ئامادە بکرێت و ئەو شتانە زیاتر گلەیشم لێکن هەندێک جارکە یارمەتیان نادەم خۆم ئەوەی کە ئامادەیکەم زیاتر مەسەلەن هەندێک زانیاریم لە دروستکردنی تشری بە هەیە کە خۆم شەکەم لەوانەیە کە حەزم زۆر لە تشری بیشە بەو شێوەیە کە خۆم بۆ شێوازەیە کە خۆم یکەم باقی شتەکانی کە ئاسان وەکو هێلکە ڕۆن و بادێشتی ئەمانە بەڵام تشری بێشێکە لەو خواردنە جوانانەی کە لە سەفەریشە ئەچووم ئەموو من ئەمجارە خواردنتان بۆ دروست دەکەم لە کاتی وێنەگرتنی درامە و شتا ئەموو من ئەمڕۆ سەرپەرشتی خواردنێکەکەم بۆتان دروست دەکەم ئەبوو بەمایی ینی خۆشی و ڕازیبوونی خۆشەویستان کە لەگەڵ مابوون زۆر زێران پێخۆش و دەستخۆشیان لێکردن کەواتە من شتێک لەو خوارد نازانم بێگومان ئێمە هەردووکمان هاوکاری یەکترین هەم من وەکو کاری دەرەوە هەمیش ئەو وەکو کاری ناوماڵ لە بەرەوەی کە وەکو خۆت لە سەرەتا ئیشارەتە پێیان من بەردەوام ئیشم کردو و کاری هونەری کاتی زۆریەوێ زۆر کات من ماڵم بەجێهێشت و ئەگەر هاوکاری ئەو نەبووە بێگومان ڕەنگ بوو نەتوانم ئاوە بەردەوام بم ئێمەش بە ناوی ستافی سیکەسەوە بەیەکەوە لە خودای گەورە داواکارین پیر و خەڕۆبن بابزانین مام عەلی چی دەڵێت حەز ناکەم تەدەخل ئیشی ژنان بکەم لە ماڵێ حەز دەکەم بە خۆی چی زەوقی لێیە ئەو ئامادەی بکە یانیش ڕۆژێ دەبینی زەوقم خواردنەچی دەکە لێم دەپرسن چ دەخۆی دەڵێم فلان شتی ئامادەکە دەچینەوە کەرکووک هونەرمەندی دەنگخۆش سەدیق شەیدا بەم شێوەیە وەڵامی پرسیارەکەی داینەوە وەڵام من هەموو خواردنێک بڵێم برنج و شتانە زانم بەڵام خێزانم دروستەکان نەیاڵێ خۆم دەست لێدەم ئەی تۆ یارمەتی خێزانەکەت دەدەی؟ بەڵێ بەڵێ بۆ نمونە چ جۆرە ئیشێک؟ وەڵا هەر ئیشێک بێک پێویستی بە من بێ زۆر بەلامەوە تەبیعیە یارمەتی ئەدەم مامۆستا ئەحمەد تۆ لەبارەیەم پرسیارەوە چی دەڵێی؟ وەڵاهی خواردن من هێلکۆڕۆ نەزانم برنج دەزانم بەس لەو شت نازانم هەر ئەوەیە بەخوا هاوکاری مەگە جاعی بە باسیکە قاپ و قاچاقێکە شتێکە
بابزانین مامۆستا شێرزاد چی دەڵێت؟ زۆر هەبوو یعنی بەڕاستی هاوسەرەکەم کاتیبەیە نووسەرە لە قوتابخانە زار هەبوو نەدەهاتەوە من برنج و شلە و گۆشتم سۆر دەکردووە سفرەم ڕادێ خست وەچی دەهاتەوە دا حوشەی دەیگوت ئای چەند برسیمە دەمگوت وەرە حازرە دەهاتە ژۆرێ دەیدیت هەموو شتێک حازرە زۆر جاریش وەختی تازە جاحێل بووین زۆر شتم دروست دەکرد سبەینان دەمان خوارد حەز دەکەم هەر زۆر حەز دەکەم شت دروستکەم هاوکاریکردنی هاوسەرەکەت نەعیبە و نەشەرم ژیان بە هاوکاریەوە جوانە والله ئەمن هەتا پێم بکرێت زۆر هاوکارم حتا خواردن شتیوە زۆر لێ دەنێن با بڵێن ماسی و شتیوە لێ دەنێن با بڵێن هەندێک خواردنەیە منداڵەکانی زۆر عەزیان لێیە کە من خواردنیان بۆ دروستەکەم زۆربەی خواردنەکان ئامادەکەم یاپراخ برنج و شلە زۆری لە خواردنەکان ئامادەکەم بەسانە خواردنی قورس هەیە وەکو سەر و پێکفتە ئەوانە نازانم هەیە کۆتەماتە جاری وا هەیە مەسەلەن شتی مەسەلەن جگەرێکە کڕم بۆیانە بژێنم ئەوە حەزم لە ئەوانەیە لەو گوشان هەندێک جار ئەو لە ماڵ نەبێ بە کەماڵی ئیسراحەت شیوێک لێ ئەنیام زۆر پڕ لە گۆشت بێ مامۆستا کەمال دیارە زۆر حەزی لە گۆشتە خۆشیتر پاشای خواردنەکان شای خواردنەکانە زەڵاتە زیاتر چکەیت خواردنەشکە نازانم هێلکە ڕوونیشکەم دەستێنم بە زەڵاتی زۆر باش دەکەم زەڵاتەکەش هەموو حشتێکی تێ دەکەم بەس بەخۆم دەزانم چ زەڵاتەکە کەس نازانێت ئەی یارمەتی هاوسەرەکەت دەدەی؟ هەموو شتێکی لە بۆ دەکەم حتا جلی پێخەفی بەیانیانیش خۆمەڵی دەگرم زۆرم پێخۆش ئەگەر لە حاڵەتێک خێزام لە ماڵەوە نەبی ڕەنگە بەخۆم دروستی بکەم بەڵام ئەگە خێزام لە ماڵەوە بێ خێزان بخۆی خواردن ئامادە دەکات و بخۆی دروست دەکات وڵا ئەگەر نەبێ لە ماڵەوە خۆم هێلکەڕۆنێکی بووەکەم یا تەماتە سوورەکەمەوە من یارمەتی هاوسەرەکەم نادەم چکە وابزانم زۆر چاکەزانن ژن قبوڵی نییە بەڵام ئەگەر خۆم بە تەنیا لە ماڵەوە بم بەس هێلکە ڕۆ نەزانم زۆر خواردنەکانەوەی خواردبێتیان ئەڵێن خۆشە بەڵام یاپراخی گەڵامێ و هەستەکەم لە زۆربەی خۆشتر بێت هیچ نایکەم خۆم زۆر خواردن زۆر ئەزانم بەس نایکەم لەبەرەوە خواردنی ماڵەوەمان زۆر خۆشێنێ بەڕاستی ئەو تام و کێژەی لە خواردنی ماڵەوەی بینم یعنی ئینکاری ناکەم